گوڵەکەم ماڵی دڵم هێشتا نەڕووخاوە دەڕۆی. گوڵەکەم ماڵی دڵم هێشتا نەڕووخاوە دەڕۆی. بۆچی بارگەی سەفەرت تێکەوە پێچاوە دەڕۆی؟ بۆچی پێت وایە مەکۆی دێوەزمە و مۆتەکەیە؟ دڵی من زێدی فریشتانە لە خۆڕاوە دەڕۆی. ڕۆحی سەوزی غەزەلی تۆ لە دڵم هەڵدەقوڵێی، وەک هەناسەم لەگەڵم دای و بە شاراوە دەڕۆی. چاوەڕێی زەردەخەنە و تامەزرۆی ئایەکتم، کەچی تۆ بێبەزەیی دێی و بە ناناوە دەڕۆی. دڵ لە سایی خەم و فرمێسکەوە عاشقی ناسی، تۆ دەڵێی بۆ خەمی من هێشتا نەگریاوە دەڕۆی. فرچکم گرتە بە فرمێسکی چەمی مەمکیەوین، چونکە خەمبارە دڵم سڵ دەکەی و واوە دەڕۆی. گوڵەکەم باغی دڵم پڕ لە گوڵی شیعری تەڕە، سەیرە پێت وایە دڵم پاییزە لێی داوە دەڕۆی. سەیرە پێت وایە دڵم پاییزە لێی داوە دەڕۆی.